قرسی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی عەبدە ئاوا ڕکوعی برد تاوانەکەی ئەوەرێ دەست شوانێکێتە خوارەوە دی چەند بمێنیتەوە ئەوە تاوانەکە ئەوەرێ بمێنەرەوە لە دەرەجەی 90 پلەیە تاوان ئەمجارە عەکسی کەرەوە ڕێک شانە قڵب کەرەوە بۆ خوارەوە مەگەر تاوان بە سیکۆتین بەشانکەوە نووسابێ مەگە بە لەزگە و لە حیم کرابێ مەگە بە پەشدایان کوتی بێژنە هەرەوەریە چیەکە بەس بمێنەرەوە تۆزێ لە شوشتەیە لەخوا نزیک بەرەوە بۆی کە تاوانەکەت بوەرێ تاوانەکەت پێوە نەمێنێ بە زەکاتی نوێژە ئاوانەکەی بە بۆ خۆی ئەوەرێ بەس تۆ بمێنەرەوە پێویستە تەنها ئەوەیە کە بمێنیتەوە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئایا پێتان بڵێم چی تاوان ئەوەرێنێ و پلەی عەبد بەرزەکاتەوە بڵێ ئەزان چییە سێشتە هەرسێکی پەیوەندی سوبحان الله بە نوێژەوە هەیە ئیسباغ الوضوء على المكاره دەست نوێژگرتن لە کاتی ناڕەحەتیە وكثرة الخطى إلى المساجد هەنگاونانی زۆر بۆ مزگەوت وانتظار الصلاة بعد الصلاة چاوەڕوانی نوێژ دوای نوێژ دەست نوێژە بگرە هەنگاو بنێ بۆ مزگەوت بە سیارەمە چۆ و چاوەڕی نوێژکە هەتا نوێژێکی تریەت بەڵێ خۆشەویستەکەم ئەگەر بەمە هەمووی تاوان نەوەری لە دەست نوێژەکە و لە نیەتەکەەوە نەوەری حتا وەکو ئەخیر محەڵەیەکی تر لەبەردەسایە من سبح الله في دبر كل صلاة 33 سيوسي جار بلي الحمد لله سبحان الله سيوسي جار بلي الحمد لله سيوسي جار بلي الله أكبر نونو جارك دوائي الأخيرة بلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير غفرت له خطاياه وإن كان مثل زبد البحر حموتا وانا كان ولي سلام يا وتوبله بس ذكري دوائي نوجه سيوسي جار سيوسي جار سيوسي جار وەکێ ماگامەلین هەر پەنجاب ژەین و بە تەسبیحەکە ئاواکەین و ئەمە حەچی تاوانی وەرێنێ حەچی تاوانە کۆتایی پێێنێ فریا هەموو ئەمانە نەکۆتی گەر نازابێ یەک پەناتی ماوە لە کاتی زایە یەک لەمسەیە هیچی تری ناوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کەسێ لە کاتی ڕوکوع ئاوا بەرز بووە کە ئیمام بڵێ سەمیع الله لمن حەمیدە بڵێ ربنا ولك الحمد ملائكة كانيج لأرز أسمان لين ربنا ولك الحمد هر كسي أم ربنا ولك الحمد لك الملائكة يعني مطابق بقسكي غفر له ما تقدم من ذنبه ربنا ولك الحمد سي كلمة ملائكة أم سي كلمة لقطوها عليه أخوة ما مساق قرص هرسيكمان منو ملائكة كان خب نازم وكيلي بس يدمي أواني شكم نازانم أخوة قرص آخر شتوی پیالم پیاوی چابه لبیری مک جوله ما لجواب بقول یک کلمه تر فيها كم بزن بيني خوامان به پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمه اذا امن الامام فامنوا فمن وافق فانه من وافق تامينه تامين الملائكه غفر له ما تقدم من ذنبه اگر امامتي ولا الضالين يوجب بلين امين هر کسی امینکی لقل امین ملائکه مطابق بو تاوانەکانی پێشووی هەمیە شاورێتە